معسكر زیلکان لسالا 2015 ده هات بودا مزراندن به مبستا راهنان لشکری به هزکی بکن کو ji kurên bajarê Mosulê pêk hatibûn. Ev معسكره ji rahêner û rewşkarên serbaziyên Tirkiya pêk hatîne ku wî serdemî bi mebesta şerê Daeş xwecih bûyne û heta nûke li serê çiyayê beşîqa mayne li nahiya Zîlkan. Hawlatiyên bajarê Mosulê dibêjin ew bi mebest nekişayîne. Wan meremên siyasî hene. لكن كلنا نعلم ما هي مصالح تركيا في العراق تحديدا في مدينة الموصل. ام همی زانین مرا ترکیه چیه لعراق تایبت لپارێزگەهانە اینەوە ئەو لەسەر مێژووەکەون هزر دکەن کو سەردەمی عوسمانیان باژڕێ مووسڵێ سەر بە تورکیاوە بوو وەکو نها gelek جۆران دەستگەهێن ڕاگەهاندنا تورکیا دهێتە گوتن جهێدۆخیە هەر وڵاتێکی دهێتە داگیرکردن هەندێک کەس هەنە هۆری کارن. عوامل ووكلاء داخل البلد يساعدوهم على انتهاك هذه الحروب. باوریا çavderên siyasî ew ku معسكرê Zîlkan wekû dagîrkirina axa Iraqê û binpêkirina serweriya vî welatî dihête diyarkirin. هذه قاعدة زيلكان مضى عليها. اف معسكری زیلکان زدتری 8 ساله در باز بوون کو او هنه لپارێزگەهانە اینەوە کو هێزن تورکی ناوا وی معسكری دانه اف هێزەنەت گەل هەف پەیمانانە و نه گەل هێزن عێراقینە او هێزن تورکینە لەسەر ئاخا عێراقێ و ام نزانین چ بەهانەیەک او حتا نوکەماینە. اليوم موجودة على الأراضي العراقية لا نعرف ما حجة وسبب تواجدها على الأرض. انجمن پارێزgeha Neynewa wê karken ji bo wê çendê ku ev معسكره nemînît ji ber ku çi bihaneyek nemaye ew berdewam bin li snorê parêzgeha Neynewa. ئەم هێزانە بە بێ مۆڵەت لەم شوێنانن و هەندێک مەشقیان بە چەند هێزێک کردووە کە ئەم هێزانە ئەسڵن لە دەرەوەی یاسان جا زێلکان بێ شنگال بێ کۆمەڵێک هێز هەیە لەم سنوورانە بە دوواداچوون دەکەین کە ئایا ئەم هێزانە تا چەند یاسایی و نایاساین و لە ڕێگەی حکوومەتی ئیتیحادیە و فشاریان نەخەینە سەر کە ناوچانە چۆڵ بکەن. معسكرê Zîlkan çendîn cara hatiye armanjgirtin ji layê gropa çekdarên ser bi hejda şeعbî ve û parsal berpirsaretiya xwe diyar kiriye ku ewan ev معسكره armanc girtiye. Her wesa ev معسكره dikevîte bin desthelata Herêma Kurdistanê. Lewma me peywendî bi wezareta pêşmergevê kir ku lêdwanekê bidin dûrhebûna vî معسكرî lê çi kes yê berhev nebû. Kawa Emer Dengê Amerîka, deşta Neynewa.